سەوزایی و دارودرەخت سوود و قازانجێکی زۆر بە ژینگە و کەش و هەوا دەبەخشن. لە پاڵ ئەوەشدا خودی مرۆڤ و بوونەوەرەکانی دیکەش سوود و قازانجێکی زۆری لێ دەبینن. بەڵام ئەوەی جێگای نیگەرانی ژینگە دۆستان و هاوڵاتیانی سۆرانە ڕێژەی سەوزایی لە قەزاکە کەمە. سەرڕای ئەوەش قەزاکە پارکێکی ئەوتۆی نییە کە هاوڵاتیان تیایدا بحەسێنەوە و کاتەکانیانی تیادا بەسەر بەرن. شاری سۆران لەگەڵ بەرفراوانبوونی بەردەوامی ڕێژەی سەوزایی نەوەکو زیاد ناکە بەڵکو لە ناوچووندایە چونکە دەبینین ئەو شوێنانێکە بۆ پارک و بۆ ڕێژەی سەوزایی دابینەکرێن لەلایەن دەستڕۆیشتوان و وەرپرسانەوە دەستی بەسەر داگیرێ و دەکرێتە خانوو. بۆیە کاتیەوە هاتووە بەرپرسانی داری لەم ناوچەیە بیریش زیدی لەو بابەتە بکەنەوە و گرنگی بۆ بابەتە بدەن. خودی ناو سۆرانی ناکردێن زێگای خۆشە و زێ هاوینە هەوارە و زێگای سەحەت و لەبەرەوە هیچ پارکەشی واژێدای نەئیساندری پێخۆش بی. گەورەترین پارک ئەو فرکەیەکە ئێستا ئەمەی لێداینە هێوەران بلاخەسەکە بێ بینیم چینە 1000 کەسی تێدادا ئەنێشی هیچ زێگای تر نییە لەو گۆڕەی بەبێ ئەوەی کورسێک شتێک. ژینگای بەڕاستی پێویستی بە پاراستن هەیە و بوونی پارکێکی گەورەش و هەروەها نەک هەر پارکێک بەڵکو دامەزراندنی چەندین پارک و دروستکردنی چەندین پارک یەکێکە لە ئەرکە هەر گەورەکانی دەسەڵات و حکوومەت بەگشتی. ڕێژەی سەوزایی نەکەم هەر زۆر کەمە. قائیمقامی قەزای سۆران دەڵێت بە پێی ستانداردی نێودەوڵەتی ڕێژەی سەوزایی لە قەزاکە زۆر کەمە. سەبارەت بە نەبوونی پارکێکی گەورەش لە سۆران قائیمقامی قەزاکە هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ خراپی دۆخی دارایی و زۆر جاریش زێدەڕۆیی کراوەتە سەر ئەو زەویانەی بۆ پارک دابین کراون. یعنی ئەگە بە ستانداردی نێودەوڵەتی سەیری بکەی ڕێژەی سەوزایی نەکەم هەر زۆر کەمە. لە ڕووی ماستەر پلانەوە کە ماستەر پلاندا ڕێژراوە ئەو شوێنە دیاری کراوە وەکو شوێنی پێویست بۆ پارک، بەڵام وەکو پێویست لە ڕووی دارایی و کە جێبەجێ نەکراوە زۆر جاری واش بووە زێدەڕۆی کراوەتە سەری. من دوو بەرنامەیەکە چەند ئەوەیە کە ئەوانەی کە ئێستا بۆ سەوزای دیاری کراوە نەبێت لە هەنگاوی ئێستا پشبێندێکی سەوزایی بۆ دروست بکەین و وەکو سەوزایی بناسێنرێتن. هەنگاوی دوم ئەوەیە هەوڵ بدەن ئێستا خەریکی پرۆژەیەکین بۆ ئەوی ئاوی ڕووبارەکان بینێنە ناو سۆران سوود لەوە وەربگیرێتن بۆ ئەوەی بەکاربێن بۆ سەوزایەکان. بە پێی ستانداردی جیهانی ڕێژەی سەوزایی لە هەر شارێک پێویستە لە نێوان 115 تا 125 بێت، بەڵام بە پێی ئامارەکان لە سۆران ڕێژەی سەوزایی تەنها 103ە. ئەم ڕێژەکەمەش لە سەوزایی دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی لایەنی پەیوەندیدار و گرنگی نەدانیان بەو بوارە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.